شتێک تەنیا نوێترین دیوانە شاری شاعیر و نووسەر گۆران مەریوانیە کە ئەمڕۆ لە ناوەندی غەزەلنووس بڵاو دەبێتەوە. نووسەر گۆران مەریوانی گۆران مەریوانی میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. کا گۆران سڵاو لێبێ. سڵاو لە خۆتان، سوپاستان. زۆر سپاس. شتێک تەنیا ئەم ناون لە چیەوە هاتووە؟ ئەڵبەتە شتێک تەنیا لە سەرتاوە بیرێکی مناڵی منە لە شتێکە من ئەوداڵیم ئەمەوێ بیدۆزمەوە و لە کۆتاییشە نام لە تەمەنێکی بڵین نەوجەوانی و بەرەو سەروتر لای منە بێتە فکرێکی فەلسەفی کە شتێکە بێ لە ژیانی هەموو ئینسان و تاشێکە هەبێت و لەوە شتێک بۆتە هەوێنی شعرێک کە لای من گەلێ خۆشەویستتر و هەر لەبەرەوەشە ناوی دیوانەکە شتێک تەنیا. بەڵێ باسی دوو ئاڕاستە ئەەکەیت لە ئەدەبیاتی کوردی هەفتاکانە، باسی دیدێکی ناسیۆنالیزمی و دیدێکی چەپگەرایی و ڕەخنە لە هەردووکیشیان ئەگریت. بۆ زۆر ڕاستە لەلایەک بڵین ئەوەی کە پێڵین ڕاستڕە و دیدی ڕاسترە و بۆ ئەدەبوو بۆ ئێستاتیکا و بۆ هوەر لای من لەو زەمنەیە کە زەمەنی کۆتایی هەفتاکان و بەرەوە شتاکانە قابلی قوبوڵ نییە لە جواتێکی وەکو کوردستانیە. لایتریشەوە ئەو چەپانەی کە من لیان نزیک بووم و ئاگادار بووم کەسانێک بوون بەڕاستی کە چەپێکی توندڕەوی زیاتر ئەتوانم بڵێم تا ڕادەیەک نەزان و تا ڕادەیەک نزیک لە جەهلی هونەریەوە بۆیە من ئەو هەڵناوام هەڵبژاردووە. دوایی نزیکەی 40 ساڵ لە نووسین ئایا بوویتە تەخاونی ستایلێکی تایبەت و هەروەها ئەدەبیاتی سویدی چ کاریگەریەکی لەسەر تۆ بەجێت هێشتووە؟ هەڵبەتە کە باس لە سویدیەکەین ساڵانێکی زۆر لە وڵاتی سوید ژیاویت. زۆر ڕاستە. ئەلبەتە پرسیارەکە دوو لقی یەکەم بەڵێ ئایا من بوومەتە ستایلێکی بوومەتە خاوەنی ستایلێکی تایبەت من ڕەنگە پێویست نەکا وەڵامی و پرسیارە بمەوە چاوەڕێ بکەم ڕەخنەگران و خوێنەران ئەو پرسیارەیە ئەو وەڵامی و پرسیارە بنەوە بەزەگەر لە خۆم پرسی وەک ئەوەی کە بە خۆتیان وتبێت. بڵێ لەو بڕواە میاتوانم بڵێم هەوڵێکی شەرمنانم هەیە بۆەوەی کە من خاوەنی ستایلی خۆم بم ئەتوانم بڵێم بڵێ. بلقی دووەمی ئایا بە درێژایی ژیانی من زیاد لە 40 ساڵ لە سکەندەناڤیا و سوید هیچ کاریگەریشی لەسەر منێ بێگومان کەسێک کە من شارەزایشی ئەگەر بە قسەی خۆم نەبێ قوڵ و تەواوم هەیە لە مێژووی سکەندەناڤیا و هەروەها مێژووی زمانی سکەندەناڤیەکانم خوێنووە مێژووی ئەدەبیاتی ئەوروپام خوێنووە بە ئاڕاستەی سکەندەناڤیا لەبەرەوە ژینگەی سکەندەناڤیاش بە تایبەتی سوید، نەرویژ، دانیمارک، فینلەندا کاریگەریی زۆری لەسەر من هەیە. گەریشە بەرمەهەی من بخوێنێتەوە هەست بە جۆرێک لە سکوت، لە تەنیایی، لە هێمنی، چ لە ڕیتمە چ لە ستایل ئاکات. بۆچی دیوانەکانی خۆتە سووتاندووە؟ نازانم چۆن زانیتە دیوانەکانی خۆم سووتانەوە ئەڵبەتە من دوو دیوانی خۆم پێشتر بە ناوجەوانی سووتانەوە زۆر ڕاستە. ئەی بەستمەوە بە پرسیاری یەکەم کە لێو کردم یا بە پرسیارێکی پێشووتر ئاڕاست بۆچی من ڕەخنە لە چەپەگرم. ئەڵبەتە لە ژێر ڕەخنەی گاڵتەجاری چەپگەرایە من دیوانەکانم سووتانە و کاتە من بوومە جۆرێک لە بابەتێک بۆ ئەوەی هێرش بکرێتە سەر من و گاڵتە بە بەرهەمی من بکرێ. منیش لە تەمەنیژی منداڵی و نەوجەوانیە کە توانای بەرەنگاری خۆمم نەبوو ڕەتی ئەو جۆرە ڕەخنانە بمەوە بۆی نەبمە شوێن گاڵتەجاڕیان ناچار دیوانەکانم سووتانەوە. گەلێ پەشیمانم ێسش لە بیرمە چۆن نیوەڕۆژی گەرم یەکەم دیوانم کە ماڵی باوکم و ئەندامانی خێزانیمە چون هەچ کەسێ پشوویەک باوانە لە گەرمەی چلەی هاوی نامت چوومە پەنا دیوارێک و بە زێوانە دیوانەکەی خۆم سووتان هەرگیز لە یادم ناچێ و گەلێ پەشیمانم. هیوادارم کەسانێکی تر چکت شکر بەو ئاڕاستەی منان نەڕۆن. تا چەند کاریگەری دڵشاد مەریوانیت لەسەرە؟ ئەوی شەر پرسیارێکە حەقە ڕەخنەگران و خوێنەراوان بەرەوە بە شێوەیەکی گشتی من لە خێزانێک هاتووم کە و برا گەورەی من بوو من پێنج
پێنجم کەسم لە ئەندامی لە ئەندامانی خێزانی خۆمان لەبەرەوە لەو ژینگەیە حتمما من ئەو چ کەسێکی ترمان دەرناچین و ڕەنجی و بۆی ئەو ژینگەیەمان پێوەیە بەڵام ئەوەندەی من توانی بێتم ئەوەندەی حەزم پێکرد بێ لە نەوجوانیمە من حەزم نەکردو لەژێر کاریگەری کاکما بم چونکە کاکم بەڕاستی شارەزایەکی گەورەی لە ئەدەبیات و هونەری ڕۆژهەڵاتیە هەبوو خوێنەرێک و زمانزانێکی عەرەبی هەر زۆر دانسقە بوو کە کەم کەس دەرەقەتی هات و من بەو ئاڕاستەیە نەڕۆیشتم و هەروەها بیر و باوەڕی فەلسەفی من گەلێ جیاواز بووە لە بیر و باوەڕ و فەلسەفی کاکم من لە کۆتایەکی درەنگا هەستم پێکرد کە دەبوایە من زیاتر سوودم لە کاکم بکردایە وەک لەوەی ئێستا کاگۆران سوپاس کە ئامادەبووی لەگەڵ زۆر سپاسدانەکەم بۆ خوازم سپاسدانەکەم گەلێک سپاس